ڕەحم بە مڕووی هەموو لایەکمان بکە، ژیانمان بەرەو باشە و چاکە بەرە ببات و لە بەڵاو موسیبەت هەموو لایەکمان دوور بخاتەوە. ئەڵڵاهومە ئامین. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە خزمەتی ئێوەدا باسی سیفەتێ لەو سیفەتە جوانانەی نازدار، خۆشەویستی خوا و خۆشەویستی مرۆڤایەتی و خۆشەویستی ئیمانداران و موسڵمانان پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم دەکەین لە خزمەتی ئێوەدا بە کورتی. ئەو شەوەیە دادپەروەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قدوەیە بۆ هەموو ئیمانداران، بۆ موسڵمانان، تەنانەت ئەوانەیشی کە کافرن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوودمەند دەبن، ئیسپادەی لێ دەکەن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا بە قدوەی حەسەنە واتە بەڕابەر و سەرمەشق و پێشەوای ئیمانداران و موسڵمانانی داناوە. ئەبێ هەموومان بەیەکەوە هەموو سیفەتە جوانەکانی ئەم نازدارە هەوڵدەین لە ڕۆژانەی خۆمانە جێبەجێکەین. ئیتر لە فەردێکەوە هەتا گەورەیەک هەموومان دەگرێتەوە. لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە. تەماشا بکەین کە خوای گەورە فەرمێ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم قدوەیەکە، هەر کەسێک چاوی لێ بکە قەت لە دنیادا ڕوڕەش نابێ و لە قیامەتیشدا ڕوڕەش نابێ، بەڵکو ڕووسپی دەبێت. ئەگەر تەماشاش بکەین قورئانی پیرۆز داوامان لێ دەکا لە هەموو بوارێکی عەدالەت و دادپەروەریدا وەئیذا قولتم فەعدیلوا، واتە ئەگەر وشەیەکتانە ژووت قسەیەکتان کرد، قسە کەمترین شتە لە هەر جوا قسەیەکت وت قسەیەکت کرد ئەبێ عەدالەت بێ لە قسەکەتان، وە خۆی بڵێیتەوە، خۆت گوناحبار نەکەی قسەیەکی نابەجێ یان شایەتێکی نابەجێ. وەلەو کانە ذا قوربا، تەنانەت ئەگەر باس و خواسەکەش لە کەس و کار و خزم و نێزگەکانی خۆت بوو، ئەبێ چی بکەی لە وشەکەشا عەدالەتی تیا بێ، چونکە عەدالەت ئەوەیە ئەعدیلوا هو ئەقرەب للتەقوا، عەدالەت هەموومان نێزگەکە ئەکاتەوە لە خوا. ئەی ئەگەر دادپەروەر نەبین هەموومان دوور دەبینەوە لە خوا، نەعوذ بالله. چونکە بە دادپەروەری لە مرۆڤێکی کورد بڵێین مرۆڤێکی فەردێکی تایبەت هەتا لە سەڵاتدارێکی گەورە هەتا بەرز بێتەوە بێ عەدالەتەکە جوانتر بکرێت، چونکە ئەگەر نەبێت خەڵک بە هیلاکە ئەچێت، خەڵک ئەفەوتێ، ژیانی ئەبێتە دۆزەخ، خوا پەنامان بدا ئەو کات. ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتووە، کۆمەڵێ دەستکەوتیان دەستکەوتووە، ئەوێتی دابەشی کە بەسەر ئیماندارانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک دێرەوە فەرمێ هەڵێ پێی یا محەممەد ئەعدیل، ئەم قسە زۆر قورسە، ئەی محەممەد دادپەروەر بە. سەحابە زۆر پێیان ناخۆشە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو ئەچرەشتێنێ، تەنانەت ئەوە عەباکەی ڕادەکێشێ، شێوەی ئاثاری عەباکان لە ملی مبارەکی پێغەمبەری خوا دەرەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی فڵان چێ هەیە لە پێغەمبەری خوا عەدالەتتر بێ لەسەر زەوی؟ نییە. ئێستا لەم دنیایەدا کامیل خۆی بە خزمەتکاری خەڵک ئەزانێ، کامیل لەم دنیایەیە هەرچی دەسەڵاتدارێ لەکوێوە لە ڕابردووە تا ئێستا هیچی ناگەیەتە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. تەنانەت ناگەیەتە تەلەبەکانشی نەک خۆی، ناگەیەتە ئەوانەی کە لەو مەدرسە پەروەردەبوون چۆن پەروەردەیانی کردووە. ئێستا باسێکم لە خزمەتی جەنابتانە بە کورتی. بۆیە ئەوتی کێ هەیە لە محەممەد دادپەروەر بێ؟ وتی چی گەرەکە بیدەنێ، چی داواکە بیدەنێ. پێغەمبەری خوا قەت دڵی کەسی نەشکاندووە، تایبەتمەندیدا نەناوە بۆ خۆی و بنەماڵەکەی، بۆ خۆی و عەشرەتەکەی، بۆ خۆی و دەوروبەرەکەی، نییە، ئەمە نەبووە. لە وڵاتی ئەو ئیسلامە جوانە و نازدارە ئەمان نییە ئەم تایبەت بێ ئەو ئەم لە پێشە ئەو لە پاشە، ئەمە نییە، ئیلا لە ژیانی ئەمڕۆ نەبێ ئەوەیە. پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام، ئەفەرمێ دادپەروەر بووە لە نێوانی کەسەکانیشدا، تەنانەت دادپەروەریش بووە لە نێوانی ئەوانەی هەموو پیا و ژن هەمووی کە لەبەردەستیا بووە لە ئەسحابی یاوەران. یا ئەیوهەنناس، ئەمجا ڕوومان تێکاو فەرمێ ئەی خەڵکی
نال يا أيها المؤمنون يا أيها المسلمون شو كأمزل بس مسلمان ناقيته بس إيمان دار ناقيته خلق عمليته ويبقى مريبا يا أيها الناس إنما هلك الذين كانوا من قبلكم وريابا أي خلقين أو أي بيشي ولنا وتشون أقدر ما نكاته وهموما مسلمان وغير مسلمان إيمان دار وغير إيمان دار أو أي بيش أو لنا وتشون أنهم كانوا إذا سلك فيهم الشريف تركوه فقربان الدنيا رسول الله روح ما في دار به پێش 1400 ساڵ وکێتی ئێستا ئێمە بە چای خۆمان دەبینین ئەگەر کەسێک دەسەڵاتدار بێ و دزی بکات ژن کاکە ئەمە خەینا با بچێتەوە لاوە نایبێتەوە کەسێکی هەژاریەکێ بچێت ئەیکەنا دنیایەک ئەها پێغەمبەری خوا چەند جوان پێمان دەڵێ یەکێک لەناو خۆیانە بوو ئەگەر بڵێن پشت و پەناوی بوو هەرچی بکا نایگرێتەوە أما بيغمري وافل يجو ريابن أمسي فدل نوتا مدى ريابن خلقنا نار إيمان دارا نار مسلمانا وإذا سرق الضعيف أجا كسي بيبشبو داناو فقير حمو قانوني يسجل وجهه بو قانون هيبت بقابل أو لا يمكنية أمجا أويفن والله هاسي بيغمر نازال كخوصا والله يغفرك قسم قوك سيد نفسي محمد أفرمي لو أن فاطمة بنت محمد أجر شكم فاطمة والله أجر بزيبك هذا سر رسول الله نية كشي بيغمرة من نية الإسلام دا عدالة شون هاتو آوايا وحموي وشكر أما بيغمري صلى الله عليه وسلم بخلشي كوكر دو أفرمي بيها سير عدالتي بيغمرك تنانت نمارة عزيزة بيغمر مدرسة وهموما لحموش بكيجيان وري بغير صالي بيها أجل تماشاك عدالته وكان إذا أراد السفر فقرعوا بين نسائه هكا قلت شوية والسفير درب شوية لمال كم خيزاني لقى الخيابة بحثوا على ذو خينايك بيغمر صلى الله عليه وسلم خيزاني كان يقول لك دواء قرعية كقرعة وجادن قليل وجادن شيء درب شوية وخيزاني لقى الخيابة شنو ذات فرور بوا لقى خيزاني كان شنو خيزاني إيش خلق يبيدا بوا والله أجر كياو دوشني بيو سيجني عدالة ناكا خد نايكا أيوني بيغمر صلى الله عليه وسلم أولي دعاء مدرسي كهاتوا على الأبوة وأن بشر نقول إنسان أجر آوابه منهجكي بيغمر عبادتي بيغمر وبيه بالتأكيد مستدى على الأبوة أمجد شولا خيزاني كده برور لبيغمر صلى الله عليه وسلم لخيزاني كان لا ما ولاي خيزاني لخيزانتي أي بيغمر وأتواني سيشولا من يجي التحوت فرموي فخزاني أجلاي تحوض بيبيل خزاني كان يدرش حوض بيناتهم عدالة آواء شو ولاي تو شو ولاي أو آواء قصدهم أما على عدالتي بغمري خاضر عمر خزاني كان أمجا بغمري صلى الله عليه وسلم عدالة برامبر بمنالكاني من دار أفرمي عديلوا بغمري صلى الله عليه وسلم وعديلوا بين أولادكم نامي بنامك بيش كرة خوش الجنالة تشكل زيادة تشكل كرة زيادة دو كرة نمك لونا مستيان مكير أبي خوش يستيب ليتها مو يعني أما بيغمري صلى الله عليه وسلم أما نشفير لك أجشاني بيغمر سيكين هموي على عدد خو همو دنيا أوي مروب تماشى رسول الله عليه هل أمريكي بكر لا هو تنفيذ يا مولك وأسمان حتبقي أسمان شي دعوة كي بكر لا خواجان يقولوا ملائكة كان يجيبوا جهاد بلان بيغمري خوا دعاء خوي شي جهش شندر همه كي كم وهي تشتمل الدعاء وأمر شي نكل الدعاء خوي إلا أبي قراكم تشكم قومكم خذنكم عشرتكم فلان للدعاء خوي مينته
بچینەوە بەلای ئەسحاب و یاوەران سێ عەدالەتی ئیمامی عومەر کرد. ئەو ئیمامی عومەر ناوی دێنی چونکە عەدالەت بووە، چونکە ئیسلام لە هەرچی شوێنەکە ئیسلامی ڕاستەقینە لە هەرچی شوێنەکە دەستێ جێ بدە ژێر دەستی ئەو خەڵکە زۆر ئاسان دەبێت. وەڵڵاهی گومانتان لەمە نەبێت، چونکە خەڵکێ خۆی دەست بێ قەت ناڵێ خەڵکێ دەست نەبێ، ئەڵێ هەموو دنیا دەست چۆن ئەڵێ خەڵکێ خەڵکێ خۆی دوو لە بوو جەنابتان مزگەوتەوەی گوێی لێمانە داوێن پیس بێ، ئەڵێ دنیا هەمووی داوێن پیسە. قەت ناڵێ خەڵکی چاک ماوە، هەڵێ کاکە هەرکێ بێ وا دەکات، هەرکێ بێ هەرەمە دەبێت. وا دازانێت چونکە خۆی دزرا گەرەکێتی زەکەی خۆی تەرتیب کاوی شارێتەوە. مافی خەڵکە خوا گەرەکێتی لۆفە لێدا بەدەوری. ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خۆی لێ پیاوێکی کردیان هەوردیان بەلای لە جەنگا. وتی چی دەوێت؟ وتی حکمیان دادوایەوە حکمی کوشتن بوو. وتی من کوژاکان گڵاس ئاوا خۆ. وتی ناکوژن گڵاسی ئاوی بۆ بێنن بادی. گڵاسی ئاوی هێنان کابرا نەیخوارد. سێر کابراکە ئەسی کوشاند گڵاس ئاوەکە کوشت. وتی وعدت دا وتی تاکاو گڵاسە ئاوە نەخۆی ناکوژم بە ئیمامی عومەر. وتی نەمخوارد شارم. وتی بەری دەنباوە. خاوەن وعدی وتی ئیمامی عومەر وتی وعدت داوە ناکوژم بڕۆ خوا حافیزە. کابرای هاتە لای ئیمامی عومەر وتی ئەی ئیمامی عومەر بینیمە گورگ بینیمە گورگ لەگەڵ چیا؟ لەگەڵ مەڕا بێ باە لە زمانی تۆدا گورگ لەگەڵ مەڕا چۆن ئەمە بێ ئەی ئیمام؟ وتی لەبەر ئەوەی هەرچی کاتی هەر سەرکردێ بەینی خۆی خوا خاس کرد ڕاستی کرد ئەو کاتە خوای گەورە ئاوا سێرەکەی مستەخەرێ کات چونکە من بەینی خۆم و خوا چاک کرد. ئازیزان خۆش ویستە و ئیمامی عومەر و ئیمامە بوو لە شەواندا هەڵەسا ئەیوت خوایە ئەگەر یەسترێ دوو لە بوو جەنابتان ئەوەی کە جەنابتان گوێی ڕۆژە بیسەدوای یەسترێک ئەگەر لە عێراق لەم عێراقە داماوە جەعدەیەکی نەماوە لەو زەمانەدا یەسترێک ئەپای هەڵکەوێت ئەترسم خوارێ گیان داوات لێ یەکەم محاسبە نەکەی لەسەری یەسترێک نەک مرۆڤێک ڕۆژانە چەند مرۆڤێ لە حەدیثێ ڕێگەڵبانە لەناوە چێت کوا کێ ڕەمێتی سێر ئەوانەی کە پێغەمبەری خوا پەروەردەی کردوون چۆن ئەڕوان نەیژەکان ئەبێ ئینسانی ئیماندار بزانێت ئیسلامی ڕاستەقینە ئەوەیە لە هەرچی شوێنێکا ئیسلامی ڕاستەقینە هات خەڵک بەختەوەرە بێت بۆ خوای هەموو دەستوری دنیادا بنە خەڵک قەت بەختەوەر نابێت ئەو دەستورانە کاتیە بۆ بەرژەوەندی خەڵکیە تاقمی و گروپێک و خەڵکێک و شێوازێک ئەو دوای لە ئیسلاحەکە ناژی بۆیە فەرمێتە سنگەوەی کە ئیمامی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لێ عومەری عەبدولعەزیز سیمان خەلیفە بوو سیمان چەندێکە هەر چاو ببرکێنە تەواو دەبێت سێ عومەری عەبدولعەزیز ژیاننامەی بخوێنە چی کردەوە چونکە ئەوان لەوەی ئیمامی عومەرن هەموویان هەر لە بنەماڵەوە هەموویان چی بوونە؟ خەلیفە بوونە گەورە بوون. کاتە ئیمامی عومەری عەبدولعەزیز بووە گەورەی موسڵمانان هات ڕاوەستا قسە بکا بۆ خەڵک بینیە شتێکیان داناوە بۆی ئیمامی عومەر چی نەبێ گەرمای نەبێ لە شوێنێکی فێنت دانیشە خەڵکیش لەبەر ئەو گەرمان بێسێتە پاڵ فەرشی سووری بۆ ڕاخرێت ئەو خەڵکەش داما و ڕەشەوشت لەو بەردابێت ئیمامی عومەر وتی ئەمە چێدا داناوە؟ وتی ئەمە داماناوە گەورەم بۆ ئەوەی جەنابەت گەرمای نەبێت. وتی ئەو خەڵکە لە گەرمایە دانیشێن من قسەیان بۆ دەکەم من گەرمان نەبێ لای دەشتیوە نابێت خەڵک لە گەرمان ڕاوەستا مش لە گەرمان ڕاوەستا هەرچی کاتێ سێبەردان کردەوە مش لە سێبەر دانیش ئەمجا بە خەڵکی چی وت؟ خەڵکینە ئەتانەیە بوومە گەورەتان؟ وتیان بەڵێ. وتی بەڵام من گەورەی دەکەم بە 4 مەنج یا بە 5 مەنج سێری کەسێ گەورەی ئیمانداران و موسڵمانان و خەڵکی ڕۆژ و ڕوت وایە
وتی ئەم پێنج خاڵە جێبەجێ ئەەکەم بۆتان ئەگەر نەمکرد لەورەیدا ناکەم. یەکەمیان ئیمام ئەحمەد فەرمووی یەکێ لەوانە هەر کەسێ هەر مرۆڤێ ئەبێ خانی تایبەتی خۆی بێت، ئەوەی کە من حکمی دەکەم. دووەمیان هەر کەسێ ئەبێ خواردن و خواردنەوەی لەسەر من بێت. سێهەمیان هەر کەسێ ئەبێ ئاو ئاوڕۆ و خزمەتگوزاری تایبەتی هەبێت. چوارەمیان هەرچی کار پێ نەبێتی جلوبەرگی ئەبێت تایبەت بێ لەسەر من. پێنجەمیان هەرچێ مۆزەفی وڵات بێ ئەبێ سیارێکێ. چی دەسەڵاتدارێکێ لەم دونیایە ئەمە چی دەسەڵاتدار هەیە؟ نییە. ئەوە کێ؟ ئەوە لە مەدرسەکەی محەممەد بەروەردە صلی الله عليه وسلم. وتی ئەگەر ئەمەمان ئەمەم نەکرد ئەو من گەورەیتان ناکەم. اصلح نفسك ويوجعك وادعو غيرك. خۆت چاکە، خۆی چاکە. تۆ گەرەکتە خۆت خراپی، گەندەڵبی، دزبی، هەموو شتێبی ئەبێت خۆت هەموو چاکە. شتی وا چۆن بکەی؟ ئەبێت شتی وا نابێت. خۆت چاک بە ئێستا باوکێکە لە ماڵەوە چاک نەبێت منداڵەکانی چاک نابێت. دایکێک ئەگەر چاک نەبێت چاک نابێت. ئازیزان خۆشی بۆی بزانین ئێمە ئەم ئیسلامە شەریعە، ئەم ئیسلامە ڕەحمەتە و میهرەبانە ئەمەتە عازیزە. ئیسلام ئەوە نییە ئەمڕۆ کە ناوی دەدرێ یان دەوترێ بە شێوازێکی تر بڕێگێکی لە هەرچی شوێنێکا ئیسلام وەرگری بەخوا ڕەحمەت میهرەبانی بەرەکەتە بەسەر خەڵکی. خوای گەورە ڕەحمەت لێ بکات، کە عاقبەت خێرمان پێ بەخێرمان ساڵ بکات. یا الله خوای لێ تەقەڕێنی